مامۆستا پێت وایە ئیسلامیەکان ئەو هێزە ئیسلامانی کوردستان باشترە بەشداری دەسەڵات بکەن یا ئۆپۆزیسیۆن بن؟ ئۆپۆزیسیۆن بن باش، چکان لەگەڵ ئەو دەسەڵاتیە زۆر عیبە خۆیان تێکەڵ کە دەسەڵاتێک هیچ ئازادیەکی نێ ناوەتە دەسەڵاتێک ئەسڵن ئەو شعارانی کوردایەتی بەرزی کردوتەوە هیچی نێ ناوەتە دەسەڵاتێک یەک هەنگاو بەرە دەوڵەتی کوردی نەڕۆشتووە دەسەڵاتێک نەیتوانی هەرێمێ دروستکە دەسەڵاتێک نەیتوانی دابڕاوەکان بێنێتەوە دی دەسەڵاتێک نەیتوانی ئازادیەک بۆ خەڵکە فراهەم بێنێ دەسەڵاتێک نەیتوانی سیستمێکی تعلیمی متەزین دامەزرێن دەسەڵاتێک نەیتوانی داوەری لە خۆی جاکاتەوە دەسەڵاتێک نەیتوانی حیزبایەتی وەک جنۆکە لە ناخی ئەم ئینسانە تێبەر بووە نەیتوانی حیزبایەتی جاکاتەوە لە سیستم نەیتوانی فڕاشە تەعینکە بەبێت تەزکیە جگە لەم هەموو جەلاد و ئەشکەنجەدان و ئەم هەموو مەئەساتەی کە هەیە ئەم هەموو فەرق و فڕۆقەی کە هەیە دەسەڵاتێکی سیاسی کوردی خاوەنی ئەو هەموو سەرۆت و سامانە نەیتوانی خانوویەکی باش تەمین کە عەلە لە قەلب ئەو هەموو ئەنفالیانەی کورد دەستیشی بەردا لە قەرەتەپە و لە خانەقین و لە مەنتقە دابڕاوەکان و مەخموریشی لەدەستچوو هەر ڕازی بوو بەو سێ شارەی کە سەدام حوسەین و ئەحمەد حەسەن بەکردار بیان بە مەلا مستەفا لە ناوەژ چلوێک وەزیر خۆ تۆ حکمی سین نابێ بەڕێوە سین هەمووی 50 وەزیری نییە بۆ 2 ملیۆن باڵغی کورد چلوێک وەزیر ئیدارەی ببا بەڕێ ئەنجام هەموو قوددانی سەرۆت و سامانە ئەم هەموو دزیە ئەم هەموو خیانەتکاریە ئەم هەموو ڕەشوەیە ئەم هەموو گەندەڵیە کوردایەتی کوێی سپیە بە کوردایەتی لاکە تۆپیوە کە بەس خەڵک احترافی پێ ناکە نایڵن بکەوێتە مۆزەخانەی تاریخ بۆیە ئەمەی گۆڕان موهیمە گۆڕان بازنەی نیشتیمانێتی دوای ڕۆحە قەومیەکەی قەومیەکە توانی گڕکانێ بوو بیهێنە شۆڕشەکە تاکو ئەم قۆناغە لەم قۆناغە بە دواوە کوردایەتی تۆپی ڕۆی